سوودا تەندروستیەکانی جگەر چین؟ ئایا تەنها سوودی هەیە یاخود زیانیش؟ ئایا دەبێت کەی و چۆن جگەر بخورێت؟ زیانەکانی خواردنی جگەر بۆ خانمانی دووگیان چییە؟ جگەر ئەو خواردنە بەلەزەتەیە کە لە کۆمەڵگەی ئێمەدا خواستێکی زۆری لەسەرە و زۆر بەمان حەز بە خواردنی دەکەین و بە چەندین شێوازی جۆرا و جۆر ئامادە دەکرێت. زۆر بەشمان ئاگامان لەو سوودە زۆرانەی نییە کە بەجەستەمانی دەبەخشێت و تەنها لەبەر تامە بە چێژەکەی دەیخۆین. هەروەک چۆن بێ ئاگاشین لەو زیانانەی گەربێت و بەڕێژەیەکی زۆر و زیاد لە پێویست بخورێت هەیەی. لەم راپۆرتدا گرنگترین سوود و زیانەکانی خواردنی جگەر دەخەینە ڕوو. بەهۆی بوونی ڤیتامین K2 تێیدا کە بۆ ئێسقان گرنگە، جگەر یارمەتی بەهێزکردنی ئێسکە پەیکەری جەستەی مرۆڤ دەدات. ئەو کات ڤیتامین Kش کە لە خۆی دەکرێت لە فشەڵی ئێسک دەمان پارێزێت. جگەر ئەگەرەکانی توش بوون با کەم خوێنی کەم دەکاتەوە، ئەمەش بەهۆی ئەوەی ڕێژەیەکی باش ئاسن و ڤیتامین B12 تێدایە کە ئەم دوو ڕەگەزە پێکەوە پارێزگاری لە خانەکانی خوێن دەکەن. لەلایەکی دیکەوە جگەر پرۆتینی چاکی تێدایە و هێز و تواناش بەجەستە دەبەخشێت، چونکە شەکر لە خوێندا ڕێک دەخات و با شێوەیە گلیکۆجین خەزنی دەکات. گەربێت و ڕێژەی شەکریش لە خوێندا دابەزێ، ئەوە جەستا ئەو مادە گلیکۆجینە دەکات با گلوکۆز و دەینێرێت بۆ ماسوولکەکان تاوەکو هێزی زیاتری پێ ببەخشێت. سەرڕای سوودا زۆرەکانی، بەڵام ناژبێت زیاد لە پێویست جگەر بخورێ، چونکە هاوشێوەی هەر خۆراکێکی دیکە گەر هات و زۆر خۆری لێکرا، ئەوە بە پێچەوانەوە زیانی دەبێت. کەواتە بۆ ئەوەی سوود لە خواردنی جگەر وەربگرین، ئەوەوا باشترە لە هەفتەیەکدا جارێک بۆ 2 جار تەنها 100 گرامی لێ بخۆین. سەرچاوەکان و هەندێک لە پزیشکانی بواری نەخۆشیەکانی ژنان و منداڵ بوون ئاماژە بۆ ئەوە دەکەن کە خانمانی دووگیان لە ماوەی سکپڕیدا دەبێت کەمترین ڕێژەی جگەر بخۆن، چونکە جگەر دەوڵەمەندە بە ڤیتامین A و زۆر خواردنی ئەو ڤیتامینەش زیاد لە پێویست زیان بە تۆڕی چاوی کۆرپەلەکە دەگەێنێت. بۆ هیوای هەموو لایەک چێژ لە خواردنی جگەر ببین و دوور بن لە زیانە تەندروستەکانی.